بسم الله الرحمن الرحيم الحمد لله وبه نستعين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستەکانم بینەران و بیسەرانی ئەم بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. خۆشحاڵین کە ئەم جاریش لە ئەڵقەی ئەم جارە پێتان گەیشتینەوە. مێدەوارین سەرجەم بڕگە بابەتەکانی ئەم بەرنامەیە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار و سوود و کەڵکێکی زۆریش بێت لای ئێوەی خۆشەویست و بەڕێز. خۆشەویستەکانم لە ئەڵقەی ئەم جارەماندا لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست لە دەوەرەیەکی تری زۆر گرنگ لە جیاوازیەک لە جیاوازیەکانی وشەکانی قورئاندا لە بەینی ئەلئوسوە وەلقودوە بە یەک شاد دەبینەوە. بابزانین ڕای مامۆستای بەڕێز دوای بەخێراتن. خی گەورە بەخێراتن بێت مامۆستاجان. خۆشحاڵین بە ئامادەبوونتان. ڕای جەنابتان چییە لەسەر جیاوازی نێوان ئەم دوو وشەی قورئان؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمة خوای گەورەتان لەسەر بێ. خوشکبرانی بەڕێز و خۆشەویستمان، خۆشحاڵین کەوا لە دەرفەت و ئەڵقەیەکی تردا لە خزمەتتان داین. بە ئیجازەی جەناب مامۆستای، بابەتی ئوسوە و قودوە تەبان یەکێکە لەو دوو وشانەی کە دەکرێت بڵێن ئەگەر بیکەینە کوردی لەوانەیە هەر یەکمانە دەرچێت کە بەمانای سەرمەشق بوون و پێشەنگ بوون دێت، بەڵام لە زمانی قورئاندا حتمینە مامۆستا جیاوازی هەیە. ئوسوە لە زمانی قورئاندا فراوانترە و ئەعەمترە لە قودوە. مانایەکی بەرفراوانتری هەیە بە معنای ئیقتیداء کامل شامل دێ، واتە ئیقتیداکردن، واتە کەسێ بکەی بە سەرمەشقێکی تەواو لە هەموو ورد و درشتی ژیاندا. بەڵام ئیقتیدا ئەو بەرفراوانی تێدانێت لە بەشێکیدا ئەو کەسە دەکرێتە پێشەنگ یاخود لە چەند بەشێکدا، واتە قودوە بوون کۆی گشتی ژیانی ئەو کەسە ناگرێتەوە کە بیکەیت بە پێشەنگ بۆ خۆت. تەبەن قودوە و ئوسوە زیاتر لە قورئاندا بۆ شەخسەکان بەکارهاتوو، بە تایبەتیش لە باسی پێغەمبەران سەڵات و سەلامی خوا لەسەر بێ. واتە ئوسوە شتێکی بەرفراوانە، عامە، کامیلە، شامیلە، ئیقتیداکردنێکی تەواوە لە بچووکۆ تا گەورە لە ورد و درشتە هەموو شتێک دەگرێتەوە، بەڵام قودوە لایەنێک یاخود چەند لایەنێک دەگرێتەوە. دەشگونجێ مامۆستای بەڕێز، ئوسوە زیاتر بۆ خێر بەکاردەهێنرێ بە زۆری کە باسی ئوسوە کراوە بەس لەگەڵ پێغەمبەراندا بەکار هاتووە. قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. يعني كاتێ باسی ژیانی پێغەمبەران کراوە عليهم الصلاة والسلام، باسی ئوسوە کراوە. بەڵام قودوە وێڕای ئەوەی کە بەرتەسکترە، بەرفراوانترە، وەکو جەنابەت فەرمووت، بەڵام دەشگونجێ زۆر جار لە بواری زەم و سیاقی زەم باهات بێت. ئێستا بۆ نمونە بۆ خێری شاتۆ بۆ خراپە شاتووە. خوای پەروەردگار باسی أولئك الذين هدى الله فبهداهم اقتدي، يعني ئەمە لە مەدحە هاتووە لە باسی پێغەمبەراندا. بەڵام لە باسی لاساکردنەوەی ئومەتانی پێشوو کە دەفەرمێ إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون. يعني ئەمە لە زەم داهاتوە کە خەڵکانێک شوێن باب و باپیریان کەوتون، ئیقتیدایان بەوان کردووە، هەرچەندە لە ڕێگەی خراپ و لە تاوانیشدا بن. بۆیە قودوە لەگەڵ ئوسوە ئەم جیاوازیەشی هەیە. ئەنی مامۆستا لەکێک لە زەمەکان لە باسی ئیقتیدایە لە بواری شەڕ و خراپەدا کە حاڵی پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێ بەدەست قەومەکانیانەوە یەکێک لە گرفتەکان ئەو بووە کە وتیانە ئەمە ڕێڕاستەکەیە، تەنان بە پێغەمبەری خۆشمانەوە سەڵا سەلامی خوا لەسەر بێ، وتیانە ئێمە لەسەر ڕێگە و ڕێچکەی باوە پیرانمان دەڕۆین. وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما ألفينا عليه آباءنا أولو كان آباؤهم لا يعقلون شيئا ولا يهتدون. يعني جاری وایە ئەگەر با بڵێن بیانووی ئەوەی کە داوەکان قوبڵ نەکردو لە پێغەمبەران ئەوانە وتیانە شوێنی ڕێی باو باپیرانمان دەکەین، کەواتەمە لە بابی زەمە. لە باسی ئوسوەیە کە دەڵێن زیاتر بۆ مەدح هاتووە، بە زۆریش لەگەڵ سیاقی باسی پێغەمبەران هاتووە عليهم الصلاة والسلام، دەربارەی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. لكم أي بۆ هەمووتان، سەرجەم چین و توێژەکانی خەڵک، بۆ کرێکار، بۆ جوتیار، بۆ بێباوک، بۆ کەسی دەسەڵاتدار، بۆ بەهێز، بۆ زانان، بۆ هەموو چین و توێژەکان دەکرێت. واتە پێغەمبەری خوا سەرمەشقی سەرجەم چین و توێژەکانە. ئەمە لەکوم و هەروەها لەکوم بۆ هەموو لایەنەکانی ژیانیشتان. یعنی ئەگەر لە
هەژاری تەماشا دەکەی لە بواری هەژاری لەسەر پێغەمبەری خوا هەژاری بینیوە پێژاری بینیوە دەوڵەمەند. لە بواری خێزانداریدا لە بواری خێزانەی سەرمەشقە لە بواری عیبادەتە یعنی وێڕای ئەوەی کە سەرمەشقە بووە هەمووتان سەرمەشقی هەموو بوارەکانی ژیانیشتان ینی زۆر فراوانترە لە بواری ئیقتیدا جوانە کەواتە بەتابەت لە باسی پێغەمبەری گەورەماندا سەڵاو سەلامی خوا لەسەر بێ و جەناب فەرموو ئەم لە کومە زۆر معنایەکی گەورەی تێدا کەسێک کە زانایە پێغەمبەری خوا زانا بووە کەسێک کە عابیدە پێغەمبەری خوا لە قیمەی عیبادەتدا بووە کەسێک کە خەریکی تەزکیەی نەفسە پێغەمبەری خوا لە پێشەنگینەکان بووە کەسێکە وەکو باوک وەکو ئیمام وەکو خەتیب وەکو ئەمیر وەکو سەرکردەی دەوڵەمەند وەکو باوک وەکو باپیر یعنی هەموو بوارەکانی تێدا بوو ماوەسا قودوە ئەمەسا یعنی کەوتمان بواری فراوان نییە هەندەی ئوسووە واز زیاتر خاصە تایبەتە واتە بەس جانبێک لە جانبانەکانی ژیانی ئەو کەسە بۆتە سەرمەشقی بۆ ئەو وەرمونە کەسێک وەرزشەوانێکی خۆش دەوێ یان لە بوارێک لە بوارەکانی ئەم وەرزشەیە اقتیدا بەو دەکا باوکێک قودوەیە بۆ کوڕەکەی سەرمەشقی لەوە داوەردەگرێت یان ئەکتەرێک تەماشا دەکەی سەرمەشقایەتی دەدا بە کەسێکی چاو لەو دەکە لەو بوارەیە یا کەسێکی لە بواری میهەنیدا لە بوارێکی مامۆستایەکە بەتوانایە قودوەی کەسێکە بۆ کەسیشتر کە تەماشای دەکە بەڵام شەر نییە سەرجە جانبەکانی ئەو کەسە قودوە و سەرمەشقی بێ بۆ ئەو واتە قودوە بوارەکەی تەسکترە جوانە واسد وقتی جنابت خوێنتە ئولایکە الذین هەدى الله فبهداه مقتدی معنای ئەوە نیە طبعا پێشوی بچمەستەر شەرح و تەفسیلەکەی دەفەرمێ فبهداه مقتدی نافەرمی اقتدا بە شخصی پێغەمبەرەکان بکەن سەلامی خوا لەسەر دەفەرمێ اقتدا بە هەدیەکان بکەن بە دینەکان بە شریعەتەکان بکەن بەڵام لە ئوسوە بە خودی خۆی دەکرێت لە ئوسوە دەفەرمە خودی پێغەمبەر لەقەد کانە لەکم فی ڕەسولی الله ئوسوەة حەسەنە هەڵبەتە ئوسوە لە قورئاندا تەنها بۆ پێغەمبەر ئیبراهیم و بۆ پێغەمبەری خۆمان بەکارهاتوە قەد کانت لەکم ئوسوەة حەسەنەة فی ئیبراهیم والذین معه لقد كان لكم فيهم أسوة حسنة لقد كان لكم في رسول الله أسوة حسنة سجارج للقرآن دهات ودوان لباسي پیغمبر إبراهيم وجاري كان لباسي پیغمبري خمان صلى الله عليه وسلم خالص سرهم يعبي ما وصب معنى أوشنا كبالله پیغمبران نقصي كان هبوا لاني عبادات لاني عقيدة لانك لاني كان بما نانا بلام كده فرمي اقتداء بپیغمبران كان واتا ام پیغمبران سلامي خالص سر بدينا كان بو زمنك كاتي هاتوا بو منطقيك جغرافي دياري كراو هاتوا وشريعتك كامل بۆ بۆیە ناتوان لە هەموو لایەنەکان شتی لێ وەربگری بۆی دەفەرمی اقتدام پێ بکەن دەکرێت لە ڕووی عیلمەوە بێت دەکرێت لە ڕووی عیبادەتەوە بێت لە چەند لایەنێکیان خود لایەنێکیان چەند لایەنێکەوە بێ و شتێکی تریش کە سەرنجی ڕاکێشا مەوەسا ئاەتەکە دەفەرمێ بە پێغەمبەرانی تر سەلامی خوا لەسەر دەفەرمی اقتدام پێ بکەن ئەی بوو پێغەمبەر ئیبراهیم جا دەکاتەوە خۆش لەگەڵ کۆی گشتی پێغەمبەرانی ترا بڵین پێغەمبەری ئەمە کە گەورەی هەموویانە و سەید الئەنبیاء والمرسەلینە دینەکەی کامیلە و شامیلە و کۆتا دینە ئەی بوو پێغەمبەر ئیبراهیم جا کراوەتەوە مەوەسا من سەرنجمدا لە قورئاندا ئوسوە بە زۆری لە بابی سەبر و بڵێن ئارامگرتن لەسەر تەوحید و ڕوبەڕووبوونەوەی شرک و کوفر و ئەم شتانە لە باسی ئەوەدا بە ئوسوە هاتووە طبعا پێغەمبەر ئیبراهیم ئەبول ئەنبیاءە و پێغەمبەری خۆشمان صلی الله سەلامی خوا لەسەر بێ سەید الئەنبیاء والمرسەلینە لەبەرەوە ئەم دوو خەلیلەی خوا پێگە مەکانەتێکی تایبەتیان هەیە لە ئوسوە بووندا شتێکی ترش ماوەسا ئوسوە وەکو جەنابەت فەرموو دەکرێ زیاتر با بڵێن هەر بواری خەیر و چاکەیە کە بەکارهاتوە لە قورئان بەڵام قودوە هەم بۆ بواری خەیرە هەم بۆ بواری شەڕ وانە بۆ بواری خێرەکە بەکارهاتوە کۆی فەبهداه مقتدی بۆ بواری شەڕش بەکارهاتوە کە خوای گەورە لە باسی فرعون و ئالی فرعوندا دەفەرمێ وجعلناهم أئمة يدعون إلى النار ويوم القيامة لا ينصرون ئەوانەمان کردن بە ئیمامانێک پێشەوانێک کە خەڵکیان بانگ دەکرد بۆ دۆزەخ واتە خەڵک اقتیدای پێوەکردون لە کاری خراپەدا واتە ئوسوە شتێکی بەرفراوانە و اقتیداکردنە بە شەخسی کەسەکە کەمە لە باسی پێغەمبەری خۆمان زیاتر هەموو جانبەکانی ژیانی دەگرێتەوە هەموو جانب بەڵام قودوە
لایەنێکیان چەند لایەنێک دەگرێتەوە. واتە خودی کەسەکە نییە بە کاملی وەری بگری بەس جانبێک لە جانبەکانی ژیان پاداشت بەکەتان بەڕێز دێنە سەر تاوتوێکردنی دوو باسی تر دوو شەیتری زۆر گرنگ و گەورە لە قورئاندا کە زۆر لە قورئانیشدا هاتووە ئەمەش جیاوازیان زۆر هەیە ئەویش الخاطئ والمخطئ لە ڕوانگەی جەنابتەوە چۆن دەڕوانیدە ئەم دوو شێ جیاوازیان چیە کە هەردوویان دەلالت دەکەنە سەر هەڵا سەر تاوان سەر خراپەیەکە کراوە بەڵام جیاوازی خراپەکە ڕێژەی خراپەکە چۆنیتەکەی چۆن لەم دووشانەدا جیا دەکرێتەوە خۆ پەدەشداتەوە جەنەمەوەسە وەکو بەڕێز فەرمووت قورئان باسی خاڵتی و مخطئ دەکات هەردووکە بە معنای هەڵەکار یان تاوانبار بەڵام بۆچی بە خاڵتی و مخطئ هاتووە مەوەستا خاڵتی لە فعلی خەطیئەوە وەرگیراوە و مخطئیش لە فعلی ئەخطأ ئەمەش کە دەچینە سەر ئەسڵی وشەکە کەواتە معناکەمە بۆ ڕوون دەبێتەوە کە خاڵتی ئەو کەسێک کە هەڵەکە دەکات بەڵام بە ئەنقەست بەڵام مخطئ ئەو کەسێک کە هەڵەکە دەکات بەڵام دەکرێت بە سەهو بێت دەکرێت بە جەهل بێت واتەیان بە هەڵە شتەکەی لەدەست ڕوویداوە جا قسەیە کردەوەی شتێک بە ئەنجامی دابێت یاخود لە ڕووی نەزانیەوە بووە بەڵام خاتیئەکە بە زانایەوە واتە خاڵتی ئەو کەسێک کە بە زۆرزانی گوناهەکە و هەڵەکە دەکات بەڵام مخطئ ئەو کەسێک کە بە نەزانی دەیکات ڕاست الخاطئ ینی ئەو کەسەیە کە وەک جەنابت فەرمووت دەکەوێتە ناو تاوانەوە یان دەکەوێتە ناو هەڵەوە بە قەست یان بە ئیرادەی خۆی لەگەڵا یان بە عەمد ئەو شتەی دەکا بۆیش لە قورئاندا هەڕەشە لەو کراوە جوانە لا يأكله إلا الخاطئون ئەو کەسێک کە چێژی زەقوم دەکا لەبەر ئەوەی هیچ مبەڕیرێکی پێ نییە واتە بەلا ئیرادی شتەکەی نەکردو نەیزانی بێ یعنی یان لە شوێن کە باسی آل فرعون دەکا إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين نەک مخطئين یعنی شتەکەیان بە سەخی بە ڕەقی بە واضحی کردووە شتەکەشیان زانیوە یان خۆی پەروەردگار کە باسی یوسف دەکا کە کاتێک خێزانەکەی دەکەوێتە ناو هەڵەوە یوسف أعرض عن هذا خێزانەکەی عەزیزی میسر کە لەگەڵ یوسف داوای تاوان لێ دەکات خێزانەکەی بڵێ عەزیزی میسر چی بە خێزانەکەی دەڵێ يوسف أعرض عن هذا واستغفري لذنبك إنك كنت من الخاطئين ناڵێ مخطئین واتە ئەو هەڵی کردوێتی هەڵەیەکی بە قەز بووە بە پلان بووە زانیوێتی چ دەکا بەڵام کەسێ بە هەڵە جا بە زۆریش ئەو کەسانی هەڵە بە مخطئی دەکەن یعنی لەوانەیە زۆر گوناح دائما عەفویان لەسەرە بەس ئەوەی تر عەفوی لەسەر نییە ئێستا ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا شتێک نەمانزانیوە بە نسیان کردومان لە بیرمان چۆتە بە نەزانی جاری وایە لەوانەیە بە هەڵەیەکت پێ دەکەن بە ئیکراه بە زۆری لە دەستی خۆت دانیە ئەو کەسە کەمتر وا هەیە لەسەری عقوبە بخوا وليس عليكم جناح فيما أخطأتم به ولكن ما تعمدت قلوبكم يعني شتێکە بە دڵ قەناعەتی لەسەر هەبوو لەسەر تاوانە علمی پێ بووە زەخت و فشاری لەسەر نەبووە ئەم جۆرە کەسە تاوان لەسەر وەردەگرێت ساتا لە باسی براکانی پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام ئەو کاتی کە دەزانن ئەمە براکان بۆ تەعەزیزی میسر و دواتر دێنەوە لای باوکیان و پێغەمبەر یاقوب سەلامی خوا لەسەر بێ کە کراسەکەی دێن و چاوی بۆ دەگەڕێتەوە دەڵێن قالوا يا أبانا استغفر لنا ذنوبنا إنا كنا خاطئين یعنی کاتی خۆی ئێمە بە ئەنقەست ئەو تاوانەمان کرد کە یوسفمان خستە ناو بیرەکەوە و ئەو هەموو ساڵە لە تۆمان دوورخستۆتەوە داوای لێ خۆشبوونمان بۆ بکە بابە لەو گوناهایی کە کردومانە ئینا کونا خاتئین ئێمە یعنی بە ئەنقەست ئەم تاوانەمان ئەنجام داوە کەواتە مامۆستا خاڵتی ئەو کەسێک کە بە ئەنقەست گوناهەکە دەکات دەزانێت بە قاتیلێک کەسێک دەکوژێ بەڵام قەتلی عەمدە تاوانبارە بەس قەتلی خەتە ئیشمانەیە ئەو کەسێک کە بە ئەنقەزە و کاری نەکردو سارێکی پێ تاکی دەچوو وەرگەڕاوە کەسێ لەگەڵی مردووە ئەو کەسە شەرعیش عەفوی لەسەر حەقی خاوەنی خوێنەکە ئەگەر لێ دی خۆش بێ ئەوش داوای ئەوەی بۆ دەکەواتە ئەمە لێرەیە بۆکو نمونە کە دەیهێنێتەوە ئێمە دەڵێن
هەر کاتێک ئەم خەتەئە ئەم هەڵەیە دەستی ئەم قەستی تێدا بوو بەویست و ئیرادەی خۆی کرد ویست دافعێک پاڵنەرێکی لەسەر نەبوو لەسەری محاسەبە دەکرێت لەسەری سابا کە باسی قەومانی پێشوو دەکا با زۆری بۆ منەوە قەومی فرعون دەفەرمێ وجاء فرعون ومن قبله والمؤتفكات بالخاطئة يعني ناصية كاذبة خاطئة أم خاطئة كاشتكي بهلا كردوا أمانة بزوري دكونا ناو جهنم بلان بزوري كاشتكى دستي تدانا بوا ويعفو عن كثير بزوري لو تاواناني لو هلانية كسكا نيزاني وجهلي بيبوان بئاگا بووە زۆرێک دوور بووە لەو شتانە ئێستا جاری وایە کەسێک سوێندێک دەخوا سوێندێک کە لە ناخرابێتە دەرەوە دەزانێت کەسەکە ئاگای لە خۆی هەیە بەڵام لا یؤاخذکم الله باللغو في أيمانكم باللغو یعنی جۆرێک ئاگای لە خۆ نییە سوێن ڕاهاتوو والله ئەوا دەکەم والله ئەوا دەکەم قەسدی لەگەڵ نەبوو جوانە ئەم هەڵەیە قەسدی لەگەڵ نییە ئەمە مخطئە بەس ئەوەی قەسدی لەگەڵە خاطئە گەورە پاداش دات لە ئەڵلقەیەک باسم کردمەوە سا لە دەستپێکیەکی لە ئەڵلقەکان وتم لەگە جەنابەت ئێمە لە پێش بینەران بیسەرانمان خۆمان چێژ لەم بابەتە دەکەین بەڕاستی قورئان لە خزمەتدابوونی زۆر عەجیب و عەجائیبە و بەڕاستی هەتا زیاتر تێدا ورد بی و تێدا قوڵ بێ عەزەمەتی قورئان زیاتر بۆ دەردەکەم من پێشم وە هەتا زیاتر لە قورئان شارەزاتر من زیاتر خۆشەویستی دەکەوێتە دڵمانەوە ئەو تەدەببڕ و تەئەمولەش کە بەڕاستی شەرع داوای دەکا زۆر لە جێ خۆیەتی بەڕاستی چێژێکی ترێ سەم پێما بێ خۆشمان چێژێکی تر دەکەین لە قورئان کاتێکە جیاوازی ئەم وشانە بە جوانی لە حاڵی بن حتمێن ئەو خەڵکەشکە لە دۆستان و خۆشەویستان و خوشکان و برایانمان کە گوێ بیسمان دەبن یاخو بینەرمان دەبن شاڵام چێژەوە کوێمە هەست پێ دەکەن و بەڵکو بە زیادەوەش خی گەورە پاداشتی جەناب بداتەوە سەبەرست ئەڵقەم جارەمان بە کۆتا هات ئینشاڵڵا لە ئەڵلقەیەکی تردا لە ئەڵلقەکانی داهاتوودا خی گەورە تەوفیقمان بدە یارمەتیمان بدە لە خزمەتتاندا دەبین هەر جار و باس خواسی چەند وشەیەک لە وشەکانی قورئان خی گەورە قورئان بکاتە بەهاری دڵی هەموو لاکمان و بیکاتە چرای ڕۆشنی بۆ ژیانمان تاوەکو ئەڵلقەی داهاتوو بە خزمەتتان دەگەین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه